سڵاوتان لەبێت. پرسی دەرمان و بە کوالێتیکردنی جۆری پرسێکی گرینگە بەو پێی ڕاستەوخۆ پەیوەندی بە هاوڵاتیانەوە هێو پاراستنی ئاسایشی دەرمان پاراستنی ژانی خەڵکیە. لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوە ڕاگەاندرا کە پێویستە کارگەکانی دەرمان بە پێوەر و ستانداردی نێودەوڵەتی خۆیان تۆمار بکەنەوە. جگە لەمەش سیستەمی ئەلکترۆنی و داتابیس کاری پێکرا و نرخ بۆ زیاتر لە 10,000 جۆری دەرمان دانرا. لەگەڵ هەموو ئەوانەشدا بە ستانداردکردن و بە زانستیکردنی پرۆسەی دەرمان و بەرەو پێشبردننی بەشی تاقیگەی دامەزراوی کوالەتی کۆنتڕۆلی دەرمانیش هێڵی ئیشکردنی کوالەتی کۆنتڕۆڵون. من دەمێت لەو ئەڵلقەیەدا یان لە ئەڵلقەی پرۆگرامی هەنگاوی نوێم باس لە هەنگاوەکانی بەرەو پێشبردننی ئاسایشی دەرمان و کوالێتی جۆری بکەم. ئەمیش بە میوانداری بەڕێز دکتۆر شێروان سادق بەڕێوەبەری دامەزراوەی کوالێتی کۆنتڕۆلی جۆری دەرمان. کاک دکتۆر بەخێربێن. زۆر سپاس. لە ساڵی ڕابردوو لە 2021 لە میانەی پرۆگرامی هەنگاوی نوێم جنابتان لێرە میوان بوون کۆمەڵێک کارتان لە بەردەستدا بوون وەکو هێڵی گشتی لەوانە پرسی ستیکار پرسی کارگەکانمێت ئەو بەرنامەیە تەرخان بکەم بەو کارانی ساڵی 2021تان بە چ گەیشتن و چاکسازیەکان لە چدانە. بۆیش ئەگەر پێم بڵێ باشترین ئەو ئیشانی لە ساڵی 2021 لەوەی لە هێڵە گشتەکانی کارنامە و خۆتان پەیڕەوتان کەچی بوون. دەستان خۆش بێت بەناوی خۆی گەورە. زۆر سوپاس کاگڕاگەس. من دەمەوێت بە سوپاسەوە بە پشگیری جەنابی سەرۆکی حکوومەت لە کابینەی نوام خواستن لە ساڵی 2021 وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد. ئێمە لە بەرنامەی پێشتریش لە هەنگاوی نوام ئاماژەمان بە چەند بڕیارێکی گرنگ کرد کە لە بواری جێبەجێکردن و لە بواری چاکسازی دەرماندا ئاماژەمان پێ کرد. ئێستا دەتوانم بڵێم خۆشبەختانە بە پشگیری جەنابی سەرۆکی حکوومەت و بە سەرپەرشتی جەنابی وەزیری تەندروستی ئەو بابەتانەی کە باسمان کردن هەمووان لە بواری جێبەجێکردن وەکو بە کواڵتیکردنی دەرمان و فراوانکردنی تاقیگەکانی بەڕێوەبەراتی کواڵتی کۆنتڕۆڵ و دەرچوونی ئەنجامی پشکنینی دەرمان هەڵسەنگاندن و پشکنی دەرمان لە کاتی خۆی و کەمکردنەوەی ڕۆتین و گەیاندن یان بڵێن جێبەجێکردنی مامەڵای کۆمپانیەکان و هاوڵاتیان لە کاتی خۆیدا. یەکێک لەو شتانەی کاک دکتۆر بیرمە هەر لە میانەی ئەو پرۆگرامەدا باسی ئەومان کرد کە ئێوە فەرمووتان کە دەرمانی کوالیتی نزم کۆنتڕۆڵ دەکرێت و لە سەیدەلەکان نامێنێت. ئەمە بیرە بەڵام تاوەکو ئێستاش ڕەنگە ئەمە تەواو کۆنتڕۆڵ نەکرابێت. یعنی بۆچی دەرمانی کوالیتی نزم لە دەرمانخانەکان و لە نەخۆشخانەکان. بەڵێ ئەمە یەکێک لە گرنگترین بڕیارەکانی ئێمە بووە وەکو کابینەی نوام کە چاکسازی لە وەکو باسم کرد لە بە کواڵتیکردنی دەرمان گلەی زۆر هەبوو. فعلان دەرمانی کواڵیتی نزم لە بازارەکانی ئێمەدا زۆر هەبوو. ئەوە بوو کە باسمان کرد ئێمە چۆن وا بکەین کواڵیتی دەرمان بەرز بکرێتەوە، وا بکەین هەر دەرمانێک لە هەر سەرچاوەیەکە هەوردە هەرێمی کوردستان نەکرێت. خۆشبەختانە ئەو بڕیارەمان جێبەجێ کرد لە 21 سێی 2021 بڕیارەکە کاتە بواری جێبەجێکردنەوە بڕیارماندا کە هەر کارگەیەک ئی بەرهەمهێنان لە دەرەوە ئەگەر کارگەکە لێرە بە پێوەر و ستانداردی نوێ تۆمار نەکرێت لە بەڕێوەبەراتی کواڵتی کۆنتڕۆڵ ئێمە ڕێگە پێدان نادەین بە بەرهەمەکانیان هاوردە هەرێمی کوردستان بکرێن. خۆشبەختانە ئەو بڕیارە ئێستا لە بواری جێبەجێکردنە. بەڵام لەوانەی ئێستا لە بازارەکان نەک ئەوەی کە ئێستا هاتووە لە بازارەکان نەتیجەی چەند ساڵی ڕابردوو چکە دەرمان شێلفلایفی هەیە احتیمالە هەندێک دەرمان تەمەنیان 5 ساڵ بێت یان 3 ساڵ بێت ئەوانەی کە پێشتر هاوردە کراون لەوانە بەشێکی لە بازارەکاندا ماون. بەڵام هاوڵاتیان دەستی بەسەدا بگیرێت یان کۆ بکرێت. ئەوانە بەپێی ڕێنمایی هاتووە دەرمانی ئاسایین بەڵام کواڵتیان نزمەیان دەتوان بڵین کاریگەریان کەمە. ئەمانەش لەبەر ئەوەی پێشتر ڕێگە درراوە بە هەموو سەرچاوەیەک دەرمان هاوردە هەرێمی کوردستان بکرێت. ئێمە ئێستا پێوەرماندانەوە هەندێک سەرچاوە کە پێشتریش لە ڕاگەاندنەکان ئاماژەمان پێکردووە هەندێک سەرچاوە وەکو سەرچاوی باوەڕپێکرا و دیاریمان کردووە کە تەنها لەو سەرچاوانە بڕوانامەی بەرهەمهێنانی دەرمانەکان لەو سەرچاوانە نەبێت ئێمە ڕێگە نادەین. لەو سەرچاوە هەبێت دیسا پشکنینی بۆ دەکرێتەوە وانە ینی پرسی پشکنین و بە دوواداچوونی دەرمان ئەمەوێت بپرسم ینی ینی پشکنینی دەرمان و بە دوواداچوون لە ئاستێکدا لە کوالەتی کاگڕاگەز بە نسبەت پشکنینی دەرمان ئەوە هەنگاوێکە پێش یعنی پاش ئەوەی دەرمانەکە هاوردە دەکرێت.
ئەو دەرمانانەی ئێستا ئێمە باز دەکەین کە پێشتریش هاوردەکراوە ئەگەر کوواڵەتیشی نزم بێت یان کاریگەریشی کەم بێت بە پرۆسەی کوالتی کۆنتترۆل خاصەتەن پرۆسەی هەڵسەنگاندن و پشکنینەکاندا تێپەڕیوە دەرمانەکە ئاساییە بەڵام گلەیی ئەوە دەکرا کە کاریگەری وەکو پێویستیە ئێمە ئەوەی ئێستا جێبەجێمان کردووە هەنگاوەکانی پێش داخلبوونی دەرمانەکەیە پێش هاوردەکردن ئەوە هەنگاوێکی زۆر گرنگە کە دەرمان پێش ئەوەی بێت لی مطمئن بی کە سەرچاوی دەرمانەکە کوواڵەتی دەرمانەکە کوواڵەتی ینی مادە خامەکەی دەرمانەکە کوواڵەتیەکی بەرز بێت و دەرمانەکە سەلامەت بێت و کاریگەریەکی باشی هەبێت بەڵام ئێمە چیمان کردووە سەرڕای ئەوەش کە لە سەرچاوەکان دڵنیاین سەرڕای ئەوەی کە ئێمە هەندێک سەرچاوەکو سەرچاوی باوەڕپێکراوەمان دیاری کردووە وەکو ئاماژەم پێ کرد ئێمە لە سەرەتای ساڵی 2021 تاقیەکانی بەڕێوەبەراتیەکەمان گەورەتر کرد فراوانتر کرد ئێستا ئیمکانیاتی پشکنینی دەرمان زۆر زیاترە زۆر زارگلەی ئەویان نەکرد کۆمپانیاکان کە چەند مانگێکیان پێدەوێت تاوەکو لە پشکنین دەردەچن بۆیە شەمە ناچار بوون کە بەبێستی کردبیدەنە بازار و مجازەفی ئەویان دەکرد زۆر زار لە بەرامبەردا هاوڵاتیان کە دەچون پاکێتێکی ئەم دەرمانە بکرن دەیان گوستی کرد لەسەر نییە بە دوواداچوونی ڕاگەیان و بە دوواداچوونی تر ئەمەی دەسەرمان کە مە پەیوەندی بەوەیە کارگەکانیان مختبەرەکەی ئێوە ئیشەکانی تاخیر کردو بۆ ئەمە ئێستا ئەناسکراوە بەڵێ ئەمە لە 5/5/2021ەوە بڕیارەکە کەتە بواری جێبەجێکردن یەکێک بوو لەو بڕیارانەی کە لە بواری چاکسازیدا دامان بەداخەوە پێشتر فعلەن وەکو باسم کرد ئیمکانیاتی پشکنین و هەڵسەنگاندن لە ناو کوالتی کۆنتترۆل وەکو پێویست نەبوو بەڵام خۆشبەختانە دیسان وەکو باسم کرد بە پشگیری جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە هەم تاقیەکانمان گەورە کرد هەم ستافمان زیاتر کرد هەرچەندە ئێستا هەندێک هێشتا دیسان کێشەی ستافمان هەیە بەڵام وامان کردووە کە ئێستا لە کاتی ستاندەردی خۆی هەموو بەرهەمێکێک ڕێگە پێدانی وەرگرت مۆڵەتی بەکارێنانیش وەربگرێت ستیکەری کوالتی کۆنتترۆلشی پێوە بێت ئەوجا دەچێتە بازار ئەوەی باسم کرد لەوانەیە ئێستا مەجموعەیەکی زۆر دەرمان لە بازارەکان هەیە بێستیکەری کوالتی کۆنتترۆلە بەڵام ئەوەیە کە باسم کرد پێشتر ڕێگە پێدانی وەرگرتووە پێشتر ینی بە تەنها ڕێگە پێداندا ڕۆیشوە بەبێ مۆڵەت چووەتە بازار کاتێک ئەو دەرمانانە لە کوردستانەوانی کە پێشتر وەسەر ڕزعیان هەبووە ویسە لە بازارەکان هەن نامێنن ئەوانە کە نامێنن هیچ دەرمانێکی بێستیکەر لە بازار نامێنێت زیاتر قسە لەسەر ستیکەرەکە هێنچکە یەکێکە لە خاڵە هەری گرنگەکان بۆی کە دەرمانی ساختە و دەرمانی ڕەسەن لێک دیجودا دەکاتەوە بەڵام هاوکارانم پاکێزیشیان ئامادە کردو دەفەتم پێبدا پێکەوە بین. لە سەرەتای کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دامەزراوی کۆنتترۆلی جۆری دەرمان KMCA ڕایگەیاند کەوا پێویستە تا 21/3/2021 کۆمپانیاکان و کارگەکانی دەرمان بە پێوە و ستانداردی نێودوڵەتی خۆیان تۆمار بکەنەوە ئەو کارە جێبەجێکرا یەکێک لە هەنگاوەکانی چاکسازی لە بواری دەرمان لە دروشمەوە بۆ کردار گۆڕا. ئەمە وەکو بەشی تۆمار لە 2021 زۆر گۆرانکاری ڕوویدا و زۆر بڕیار هەبوو جێبەجێکرایەکە کلەوانە بوو پێداچوونەوە لەسەر کارگە قەدیمەکان وەکو بەشی تۆمار ئەمە 800 فایلی کارگەی قەدیمان تۆمار کردووە هەمووی پێداچوونەوە لەسەری کرا و دووەم شت کە زۆر گرنگ بوو جێبەجێکرا ئەوەی بوو تۆماری کارگەکان هی تەواوکەری خۆرا و دەرمانی گیایی بوو. سیستەمی ئەلکترۆنی کوالەتی کۆنتترۆلی دەرمان بە شێوەیەکی داتابەیز دانراوە بە جۆرێک لە کارگەی بەرەمێنانەوە تا دەگاتە دەسینە خۆش تەواوی زانیاری وردەکاری سەبارەت بە دەرمانەکە لە خۆ دەگرێ تا ئەم ساتەش نرخ بۆ زیاتر لە 10,000 جۆری دەرمان دانراوە هێشتا زۆر ئایتم ماون کەوا نرخیان بۆ دانەنراوە یان نەتوانراوە دابنرێ هەروەک لە ڕێگەی ئاپلیکیشنێکەوە کە بە زمانی کوردی دادەنرێ هەموو زانیاریەکانی تێدا دەبێ و هیچ دەرمانێک بەبێ ستیکەر نابێ مامەڵی پێوە بکرێ بەشی چاودێری بازار و بازگەکان لە KMCA چاودێری تونتری سەرچاوەکانی هاتنی دەرمان و پێداویستی پزیشکیان کرد لە 2021 لەگەڵ دەستپێکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێم کۆمەڵێک بڕیاری ڕیشەیی لە بەڕێوەبەراتیەکەمان دەرچوون کەەوە وای کرد کار و چالاکیەکانی بەشی چاودێری بازار و بازگەکان پخوتر بکرێتەوە ساڵی ڕابردوو ئەگەر بەراورد بە ساڵەکانی تر بەراوردی بکەین ئەوە کاری زۆر باشکرا بە تایبەت لەگەڵ برانی ئاسایشی بازگەکان کە بە هاوکاری ئەوانەوە توانیمان بڕێکی زۆری ئەو دەرمانانەی کە سەرچاویان دیار نەبوو یاخود کواڵیتیان زۆر خراپ بوو
دەستی بەسەردا بگرێت و لە ناو ببردرێت هەروەها لە ناو بازاری دەرمانیشدا چاودێریەکی چڕتر خراە سەر کۆمپانیاکانی دەرمان بە تایبەت کۆگاکردنی دەرمان لەلایەن کۆمپانیاکانەوە کە پێویستە بە چەند ڕێنمایەکەیە بۆ ئەوەی دەرمان بە شێوەیەکی کواڵیتیتر هەڵبگیرێت. بەستاندارکردن و بە زانستیکردنی پرۆسی دەرمان بەکردنەوەی هۆبەکانی توێژینەوەی زانستی و چاودێری کاریگەری لاوەکی دەرمان دەستی پێکردو ڕێبەری پۆلێنکردنی دەرمانیش ئامادەکران کاری پێکرا داوای بڕوانامەی ئایزۆش کرا هەروەک لە بەشی تاقیگەی دامەزراوی کوالەتی کۆنتڕۆلی دەرمان بەرەو پێشبردننی هەڵسەنگاندن بۆ جۆری دەرمانی هاوردە و پشکنینی ئایتمەکان یەکێکی دیکەی لەو هەنگاوانەی لە ساڵی 2021دا کاری جدی لەسەر کراوە. ئێمە لە بەشی تاقیگات دوو هەنگاوی سەرەکیمان ناوە ئەویش بەرەو پێشبردنە لە جۆری هەڵسەنگاندنی ئەو دەرمانانەی کە دێتە هەرێمی کوردستان لەگەڵ پشکنینیان کۆمەڵێک دۆکۆمنت داوا دەکەین لە ئەو کۆمپانیانەی کە بۆ ئێمە دێنن ئەو دۆکۆمنتانیان ئەگەر توانیان بێن و بۆ نمونە سرتیفکێت هەیە واتە دۆکۆمنتی متمانە پێکراو لەو شوێنانەی کە لە بریتیش فارماکۆپیا یاخود یونایتد کە فەرماکۆپیای جیهانینە ئەوانە هەر ڕێگە پێدانێک دەدرێت ئەو دەرمانانی کە کوالیتیان باشە ئەمە داوامان لەو کۆمپانیانە کردو ئەوانەمان بۆ دابینکەن ئەگەر ئەوانیان بۆ دابینکردین ئەوە بە کاتێکی زوو یعنی بە زووترین کات ئێمە دەتوانین دەرمانەکانیان بۆ پشکنین بکەین و دەرمانیەکی کوالیتی باش بخەینە بازارەوە. هاوڵاتیان دەتوانن لە کاتی هەرگرفت و کێشەیەکیان وەرگرتنی زانیاری و هەبوونی پرسیار پەیوەست بە دەرمان و پێداویستی پزیشکی پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 یان لە ڕێگەی ناردنی نامە بۆ پەیجی KMCA لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. دامەزراوی کوالەتی کۆنتڕۆلی دەرمان KMCA بۆ ساڵی 2021 ڕێگەی بە هیچ دەرمانێک نەداوە کە کارگەکەی تۆمار نەکرابێ هەروەک پێداچوونەوە کراوە بەو کارگانی کە پێشتر تۆمار کراون بنکەکانی KMCA لە شارەکانی سلێمانی دهۆک ئیداری سربەخۆی سۆران کرانەوە پلان وایە لە تەواوی کوردستان بنکەکان بکرێنەوە کەمکردنەوەی ڕۆتینات کەمکردنەوەی کاتی پشکنین یەکێکی دیکە بوو لە کارەکان هەروەها لەموو دووە تەنیا کارگەکان تۆمار ڕاکرێن بەڵکو دەبێت تەواوی دەرمان و ئایتمی ئەو کارگانە تۆمار بکرێن. هەر لە ساڵی 2021دا بابەتی ستیکەری دەرمان لە پرۆژەی نوێی چاکسازی دەرماندا بڕیاردرا بخرێتە ژێر کۆنتڕۆڵی حکوومەت لە ڕێگەی گۆڕانکاری لە سیستەمی ستیکەر لە شێوازێکی سادەی چاپکردن بۆ سیستەمی گرێدراو بە تەکنۆلۆژیای نوێی سەردەمیانە بۆ کۆنتڕۆڵکردنی دەرمان لە ڕووی جۆر و نرخ و تەواوی جوڵە و دابشکردنی دەرمان بە مەبەستی ڕێگەگرتن لە ساختەکاری با پەیڕاوکردنی سیستەمی دژە ساختە و چاودێریکردنی سەلامەتی دەرمان لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان و خودی هاوڵاتی هاوشێوی سیستەمی دژە ساختەی بەکارهێنراو لە چاپکردنی دراوەکاندا کامەژیەکێکە لە هەنگاو ڕێکارەکانی چاکسازیکردن لە پرۆسەی کۆنتڕۆڵکردنی دەرماندا. بەڵێ کاگکتۆر ئەوەی لە پاکێجەکە بینیمان وێڕای دەستخۆشیتان کۆمەڵێک زانیاری تێدا بوو من هەوڵە دەمانە دووبارە نەکرێنەوە بۆ ئیسیغلالی کاتەکە بکەین یەکێک لەو شتانێک کە ئێوە لە کاتی دەست بەکاربوونەوە تاوەکو ئێستا شانازی پێوە دەکەن ئەوەیە کە کارگە و کۆمپانیەکانی هاوردەکردن ئێستا پێویستە تۆمار بکرێت کە پێشتر تۆمار نەکرابوو بۆچی پێویستە و کارگە و کۆمپانیانە تۆمار بکرێن ینی منفعەتی لەسدایەوە. بەڵێ کاگڕێگەس تۆماری کۆمپانیا یان بڵێن تۆماری کارگەی بەرهەمێنانی کۆمپانیا گرنگترین پرۆسەی کوالیتی کۆنتڕۆلە ئەمە بۆچییە یەکێک لەو هۆکارانەی کە بە ئاماژەمان کرد دەرمانی کاریگەری نزم و دەرمانی کواڵەتی نزم لە بازارەکانی ئێمەدا هەبوون هۆکارەکە بۆ ئەوەیە هەر کۆمپانیایەک ئەگەر لەوانەیە بە پێی ستانداردی وڵاتی خۆش نەبێت دەرمانی دروست کردووە هاوردە هەرێمی کوردستانی کردووە. ئێمە پرۆسەی تۆمارکردنی کارگە پرۆسەیەکی زانستی زۆر وردە ئێمە ئەو ینی تۆماری کارگە لەسەر بنەمای ئەو بڕوانامانەی کە لە وڵاتی خۆی وڵاتی بەرهەمهێنان و هەروەها چەند دەستەیەکی ڕێخستن کە پێی دەڵێن ڕێگولیتەری ئۆثۆرەتیس لە عالم کە سەرپەرشتی پرۆسەی دەرمان دەکەن عالەمیەن ئێمە داوای بڕوانامە لەو مؤسساتانەش دەکەین ئەو پرۆسەیە بۆمان ئیثبات دەکات کە ئەو مەصنعە فعلەن
بە پێی مواسفاتی عالەمی بە پێی ستانداردی سەحی دەرمان دروست دەکات یا خۆ نە بۆیە ئێوەمان کردە مەرج لە 21 سی 2021 شکایوەکو باسم کرد ئێستا لە بواری جێبەجێکردنە هەنگاوێکی زۆر گرنگە و مەرجیشە ئێستا هەر کارگەیەک کە بێوێ دەرمان هاوردە هەرمی کوردستان ئەوانی پێشووتر یعنی ئەوانی پێشتر تۆمارکراون وەکو لە پاکێجەکەمان پاکێجەکە ئاماژەی پێکرد ئێمە یەکێک لە بڕیارەکان ئەوە بوو کە پێداچوونەوە نەک لێگەڕین لەمە و دووە هەر کارگەیەک دەرمان هاوردە بکات تۆمار بکرێت بە پێچەوانەشەوە پێداچوونەوەش بکەین بە ئەو هەموو کارگانەی کە پێشتر لە کوالیتی کۆنتترۆل تۆمار کراون چونکە زیاتر لە 800 کۆمپانیا بەرهەمهێنان لە کوالیتی کۆنتترۆل تۆمار بوون کە زۆربەیان وەکو پێویست یان بڵێن بە مواسفاتی پێویستیان نەبوو کە دەرمانی کاریگەر و سەلامەت دروست بکەن بۆ ئێمە پێداچوونەوەمان کرد کە زۆربەی ئەو کارگانەش پێداچوونەوەکە ئێستا لە مەرحەلەی کۆتاییە ئەو کۆمپانیانی کە ناوخۆین بۆ ئەمانە چەند کار ئاساییتان کردووە ینی دیزیە لەمەشیان نەک لە بەرەوەی تەنها خۆماڵین پێویستە چاپۆشیان لێ بکرێت یانی چونکە ئەمە خۆ دەرمان تەواو وابەستەی خەڵکی ینی ژیانی خەڵکە بڵێ کاک ڕێگەز یەکێک لە بڕیارەکانی ئێمە بە سەبارەت بە بەرهەمی ناوخۆیی ئێمە پێش ئەوەی پشگیری و سەپۆرتی بەرهەمی ناوخۆی بکەین بڕیارێکی دیمان دەرکرد کە ئێمە ئینسپێکشن یعنی پشکنین بۆ کارگە ناوخۆیەکان دەکەین یعنی ئەو کارگە ناوخۆیانە بە هەمان ئەو مواسفاتانەیە هەمان ئەو پێوەرانەی کە بۆ کارگەیەکی دەرەوە دەرمانمان بۆ هاوردە دەکات دەبێت بە هەمان پێوەەر لێرەش ئیش بکەن و لە هەمان کاتیشدا پێش کابینەی نوەم دەرمانی بەرهەم ینی کارگە ناوخۆیەکان پشکنینی بۆ ئەنجام نەدەدرا ئێمە ئێستا ئەوەش جێبەجێ دەگەن هەر ئێستا لە بواری جێبەجێکردنە هەموو سێ کارگەی ناوخۆی ئێستا هەمانە هەر سێ کارگەکان ئێمە تیمەکانی ئێمە دەچن نمونە وەردەگرن و پشکنینیشان بۆ ئەنجام دەدرێت و لە پلانی ئێمەشداهانی و بەرهێنەران بدەین کە کارگەی زیاتر هی بەرهەمێنانی دەرمان دروست بکرێن لە هەرێمی کوردستان چونکە دەرمانێکی زۆر ینی بە بڕی زۆر دەرمان هاوردە هەرێمی کوردستان دەکرێت ئەمە لە ناحیە لە ناحیە ئابوووریەوە لە ڕۆی زانستیشەوە کۆنتترۆلکردنی ئاسانترە و لە ڕۆی ئابووریشەوە بۆ وڵات جیاوازێکم پێ بڵێ ینی ئێرە و با بڵین حکومەتی عراق ینی ئەمانیش کوالێتی کۆنتترۆل یان وەزارەتی سەحەیە بۆ کۆنتترۆلکردنی دەرمان ینی ئەمە شتێک نەبێت خۆڵکێشان بێت بەڵام ئەگەر پێم بڵێ جیاوازی چۆنە ئەمانیش بەکو ئێستا کۆنتترۆلەکەن بە تایبەت تۆ هەمووشەی بەردەوامەتی ڕەنگەوان ستیکەرەکانیان وەکو ستیکەرەکانی ئێمە نەبێت یان لەوێ زۆر جار یان گەندەڵیەک هەبێت کاریگە لەسەر هەرێمی کوردستانیش دروستەکات یعنی جیاوازەکانم پێ بڵێ و ئەو بربەستانە چنکەوا دەکات دەستان نەکاتە سەر کۆنتترۆلکردنی دەرمانی ئەوێ گرفتەکان بە شێوێکی گشتەوەتی ئێمە وەکو کوردستان و کوالیتی کۆنتترۆل نزیکەی 170 دەرمانی عێراق بە هەرێمی کوردستان دادێت بەڵام جیاوازیەکە چییە؟ بەداخەوە لە عێراق هەموو شتێک دەکرێت ئەو بەدەلیلیش هەموو شتێک دەکرێت یعنی ئەو کارگانەی کێشەی ئێمەش ئەو 800 کۆمپانیای کە لە کوالیتی کۆنتترۆل تۆمارکراون دەتوانم بڵێم 106 بۆ هەفتای لەسەر بنەمای بەغدا تۆمارکراون یعنی تۆماری کارگەکە لە بەغدا کراوە لێرە بەس شەهادەت تەسجیلی هێناوە بەیان مووقفی تەسجیلی بەغدا هێناوە لێرەوە تەسجیل کراوە ئێمە ئێستا بڕیارەکەمان گۆڕیوە ئێمە هەر کارگەیەکی بەرهەمێنان ئەگەر لە بەغداش تۆمار بکرێت دەبێت لێرە تۆمار بکرێتەوە چونکە ئێمە ڕازی نین بە دۆسیای ئەو کارگانەی کە پێشتر لە بەغدا ئەوان ستیکەریان نیە ئەوان پشکنین بۆ هەموو بەرهەمێک ناکەن بۆ نمونە لە دەرمانخانەیە کاتێک تۆ دەچی ینی دەرمانخانەکە ناتوانێت پێت بڵێت کە پێ دەڵێ مەستیکەری پێوەنی بڵێمە لە بەغدا هاتۆڕێ پێدانی بەغدای ینی لە بەغدا ئەگەر هەر شتێک لە ڕێی بەغداشەوە بێ دەبێت ڕێگەپێدانی ئێمە و بەو پرۆسەیە کە باسم کرد کوالیتی کۆنتترۆل ڕێگەپێدان و هەڵسەنگاندن و پشکنین و لێدانی ستیکەردا تێپەڕێت احتیمالە وەکو باسمان کرد ئەو دەرمانانە بۆ وەجبەی قەدیم بێت بەڵام لە پێنجی پێنجەوە دەستمان پێکردووە لە بواری جێبەجێکردنە فترەیەکمان پێویستە تاکو ئەوانەی قەدیم نەمێنمان باتەوە ناو پرسی بە قاچاقهێنانی دەرمان خۆشبەختانە ئێوە لە بەرنمەکانی ڕابردووەوەی کە لە کارنامەی حکوومەتیش دەیبینین ڕێگرتنە لە بە قاچاقهێنانی دەرمان چ لە سنوورەکان چ لەو شوێنانێک کە باڵێن هەموو شۆمان لەگەڵ حکوومەتی عراق و ناوەند و خوار و عراقیە
بۆ کۆنتترۆلکردنی دەواازە سنووریەکان و ئەوەی کە باسم کرد بۆ بە قاچاغێنانی دەرمان بۆ ئەمە چیکراوە. بەڵێ ئێمە یەکێک لە بڕیارە گرنگەکان ئەوە بووە کە ئێمە بنکەی کە لە ڤیددیوەکەش ئاماژیان پێ کرد ئێمە بنکەی کواڵتی کۆنتترۆل بۆ چاودێریکردنی بازار و خاڵە سنووریەکان و بازگەکان لە هەموو پارێزگاکان کردەوە لەگەڵ ئیدارە سربەخۆیەکان. ئێستا بنکەی کواڵتی کۆنتترۆل لە سووران لە زاخۆ لە سلێمانی لە گەرمیان مایە بە لە پلانماندای وەکو هەیکەلیە دیاریمان کردووە بەس ما ستافی بۆ دابن و جێبەجێ بکرێت. ئێمە تیمەکانی چاودێری بازار لەگەڵ خاڵە ینی تیمی خاڵە سنووریەکان و بازگەکان بە هەماهەنگی لەگەڵ ئاسایشی بازگەکان ئێستا هەماهەنگیەکی زۆر باش هەیە بەردەوام چاڵاکیمان هەیە بەردەوام دەست دەگیرێت بەسەر ئەو دەرمانانەی کە بە قاچاق هەوڵ دەدەن هاوردەی بکەن ئەگەر هاوردەش بکرێت لە ناو بازارەکان ئێمە تیمەکانی چاودێری بازار بەردەوام چاودێری دەکەن حتا من وەکو نمونە ئەگەر نمونەیەک بێنمەوە کاگڕەگەس کاگنەبەس قایمقامی ناوەندی هەولێر تیمی هاوبەشمان هەیە پێکەوە دەردەچین لە ئاخیر دەرچوونیان ئەوان ینی شارعەتبان هەموو کردبوو تەلەفۆنی بۆ کردم کە دەستخۆشیشی کرد کە سوپاسی دەکەین تیمەکانی ئەوان بە سەرپەرشتی ئەوان تیم دەرچوو بوون تەلەفۆنی کرد وتیم ئێمە پێشتر کە دەردەرچوین بە تۆن دەرمانمان قاچاق دەگرت وتی ئێمە هەموو شارعەتبامان کردووە یەک علاگە دەرمان ئەویش گومانمان کردووە کە ڕێگە پێدان نەبێت دەستمان بەسەرداگرتووە. ئێستا زۆر جێ خۆشحالیە کە دەرمانی قاچاق و بێ ڕێگە پێدان لە بازارەکاندا تاڕادەیەکی زۆر ناتوان بڵێن 100% تاڕادەیەکی زۆر کۆنتترۆل کراوە یەک شتماوە جێبەجێ بکرێت ئەوەی کە باسم کرد ئەگەر هەموو دەرمانەکان وەجبەی قەدیمتەوە بوو ستیکەری پێوە بوو لە بازارەکان ئەو کات دەتوانین بڵێن بە ڕێژەیەکی زۆر دەرمانی قاچاق کۆنتترۆل دەکەین. من کاتی بەرنامەکەم ڕوو لە تەوابوونە بۆیش لەسەر کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهات دووە پرسیارم دەبێت و ئەگەر لەسەر پرسی دەرفەت شەو لەسەر پرسی منتەسیب و فەرمانبەر و ئەمانە دەرفەتمان مابوو لەسەر ئەوەش تا چەند کارمەندتان پێویستە کارمەندەکان تەختیەی گشتی شەکانتان دەکەن ئەگەر ئەوە مەڵام دەیوەست. خۆشبەختانە ئێمە لە بڕیارەکان لە چاکسازی ئێمەی بیداد لە ڕووی ئیداریەوە دەستمان پێ کرد بڕیارەکان هەمووی ئێستا لە بواری جێبەجێکردنەوە داهاتی ئێمە لە ساڵی 2021 300 زیادمان کردووە و خەرجیاتیش 175 کەممان کردووە ئەوە بەڕاستی وەکو ڕقم هەمووی هەیە لە بەشی ژمێریاری و ئیدارەی ئێمە وانە پێویست ناکات ئاماژەی پێ بکەن بەڵام نسبیان 300 داهاتمان زیاد کردو و خەرجیاتیش تا بڕێکی زۆر 175 کەممان کردو ئێستا 125 داهاتمان هەیە ئێمە یەک کێشەمان هەیە بە نسبەت ستاف بەڕاستی چونکە کواڵتی کۆنتترۆل شوێنێکی زۆر هەستیارە مامەڵەکردنە لەگەڵ چینێکی بازرگان بۆیە ئەو ستافای لەوێ کار دەکات دەبێ ستافێک بێت لی مطمئن بی لی دڵنیابی ئێمە زۆر کارمان کردووە لەسەرەوە بەڵام ژمارەی ستافمان کەمە ئێمە داواکاریەکمان کرد بۆ ئەنجومەنی وەزیران بە داخەوە تاکو ئێستا وەکو پێویست داواکاریەکەمان جێبەجێ نەکراوە من داوا لە سەرۆکی حکوومەت دەکەم کە ئەو بڕیارە ینی بۆ پشگیری کواڵتی کۆنتترۆل بۆ بەرژەوەندی گشتی ئەو بڕیارە بکەوێتە بواری جێبەجێکردن داوای 6 دەرمانسازی نوێمان کردووە کە وەکو گرێبەست لەسەر داهاتی خۆشمان بۆمان دابمەزرێن ئەگەر ژمارەکە شێستیش ینی زۆر بێت بەڵام پێویستیەکی زۆر ضرورەتی ئێستا پێویستی ڕەنگە دەتوانین گۆڕانکاری زۆر باشتریش بکەین و لە هەمان کاتدا ئێمە ئەو ستافای لەوێت داوا ئیش دەکەن نزیکەی 2 ساڵە هەموو ئیمتیازێکی ئەهلی ئەنی پرایڤێت ئەوانە هەمویان دەرمانسازم دەتوان لە ینی بازاری ئەهلی ئیش بکەن بەڵام ئێمە بە ئیداریەن ئیجبارمان کردوون کە واز ئێستا جێبەجێمان کردووە بەڵام ئێمە داوامان کردووە کە بەدەل عیادە وەکو شوێنە هەستیارەکانی دی مەسەلەن سنتەرەکانی شێرپەنجان تاڵاسیمیا ئەوانە هەموو بەدەل عیادەیان هەیە پێویستە کواڵتی کۆنتترۆلی شەبێت تاکو بتوانانی ئیشی باشتر بکەیت دەبێت حەقی موازفیش وەکو پێویست بدەیت ئەوە شەیەکە لە داواکاریەکانمان هیوادارم ئەوەش بکەوێتە بواری جێبەجێ. بەڕێز دکتۆر شێروان سادق بەڕێوەبەری دامەزراوەی کۆنتترۆلی جۆری دەرمان زۆر سپاس بۆ زانیاریەکان دەستان خۆش زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد.